سڵاو بینەران و بیسەرانی ئازیز بەرنامەی پرسی هەفتەی ئەم هەفتەیەمان تایبەتە بە هەڵبژاردنەکانی ئەمریکا و پەیوەند بە وڵاتانی تر و بە میلەتانی دەرەوە بە تایبەت پرسی هەفتە تایبەتە بە هەردوو کاندیدی کۆماری و دیموکراتەکان و پەیوەندیان بە کورد و دوو ئەزمموی جیاواز و بۆ ئەو بابەتەمان میوانداری زۆر بەڕێز نووسەر و ڕۆشنبیر مامۆستا مەسعود عەبدولخاڵق کە بەوە ناسراوە هەمیشە ڕەئیەکانی پێشهاتەکانی یان بۆ ڕووداوەکان زۆر دروست بووە لە دروستیەوە نزیک بووە. بۆ ئەو پرسە مامۆستا بەخێرهاتن دەکەین بەخێربێی. هەڵبژاردنەکانی ئەمریکا پرسێک نییە بە دەرلەوەی دنیا کاریگەری لەسەر هەموو دنیا دەبێت. زۆرجار نەخۆشکەوتنی ترەمپ کاریگەری لەسەر بۆرسە و جیهان بەگشتی کرد. ئەو پرسێکی چارە نووسازەوە بە تایبەت کورد لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی و تا ئێستا بەشێکیان لەژێر چاودێری ئەمریکا هەندێک جار هەڵبەز و دابەز بووە و لەو نێوەندەشدا بە تایبەتی پەیوەندیەکانی کورد بۆ سەدەی ڕابردووە ساڵانی شێستەکان دەگەڕێتەوە شۆڕشێکی گەورەی کورد لە دوای نزیک 15 ساڵ ئەزمون بوو بە قوربانی لەو و زۆر پرسی بە دوای خۆیدا هێنا 2000 پرس دەکەی سنجەر کرا باز لەوە دەکا کە ئێمە دەستگایەکی خێرخوازی نین و کڵێسە نین ئێمە سیاست دەکەین ینی بە حالەتێکی ئاسایی دەبینێت و دووەم جاریش بۆ نێوان ترەمپ و هاتن و کردنی بەشە قوربانی بۆ ئەو سیاسەتە. 2000 کورد بۆ ناسراوە هەمیشە ڕووداوەکان ئاراستە دەکە ناتوانێت لە گۆڕانکاریەکان بکە. هەڵبژاردننی ئەم جارەی ئەمریکا چۆن دەبینی مامۆستا؟ بەناوی خۆی گەورم هێرەبان ینی بە کورتی کورد لە هەڵبژاردننی بایدن و ترامپ کامیان باشترە بەڕۆنی یانی گەرمە سەرنجە چی خێرا بدەینە سەر تاریخی ئەمریکا و کورد. ئەمریکا یەکەم جار سیاسەتی وابوو مەبدەئەک پێیان دەبوو مەبدە مۆنڕۆ کەمتر تەدەخولی جیهانی دەکرد ئەنی خەریکی ئیشی ناوەخۆ بوو خەریکی ویلایەت زیادکردن بوو خەریک بوو بینای تەکنۆلۆژیای خۆی دەکرد هەتا لە جەنگەکانی جیهانی یەکەمەوە دەست پێ دەکا تەدەخولەکانی ئەوەی کە لەبەردەستە یەکەم پەیوەندی فەرمی ئەو لیژنەی کە ناردرا لە بۆ شەرق الئەوسەط هاتە کوردستانیش ئەوە تقریباً دەتوانین یەکەم پەیوەندیە کە لیژنەکی هاوبەش بوو لە بۆ ئەوەی بزانی چکە ئەمریکا لە سایکس-پیکۆ تێدا نەبوو. ئەو ڕەئی وابوو ئەو میراتی عوسمانلی بخرێتە سەر عوسبەت الئومەم ئەو کاتی هێشتان بۆیە ینی وەکوێ ڕەئی جودا بوو لەگە فەڕەنسا و بەریتانیا تقریباً ڕەئیەکانی ئەو کاتی لە بۆ کورد باش بوو. ئەوە سەرەتایەت بەڵام لە دوای ئەوەی کە سایکس-پیکۆ ینی دەخەملی کوردستان دابەش دەبی تقریباً سیاسەتی ئەمریکان نەگۆڕ بوو هەر بەو شێوەی بوو کە کوردستان حقوقە چێبی بەس لە چوارچەوەی عێراق هەم لە ئێران هەم لە تورکیا و هەم لە سووریا ئەو ڕێی هەبوو کاتێک کە کورد دەکەوتە چاوسانەوەی زۆر بە جواب دەهات بەڵام کاتێک کە کورد دەکرا هەنگاو بنێ لە بۆ دەوڵەت ڕێکرد بوو کەواتە سیاسەتی ئەمریکایی وابوو نەیدەویست بتخاتە جەهەنەم بەڵام نەشی دەویست بتخاتە بەهەشت ینی لەو بینە هەیە ئەوە وا دەرێ ئەوە لە قازانجی ئەمریکای بەڵام نە ئەگەر بەتەواتی شارزای عیلاقاتی دووەلی بین عیلاقاتی دووەلی بەپێی مەبادیئی میساقی ئومەم متحیدە ئەو هەدەخوازی بەو شێوازەبی ئیترەوە 75 بەسەردا هات کە گەورەترین گورز بوو لە کورد بەڵام بەو دەرەجە ئەمریکای بەرپرسیار نەبوو بەڕێیم ینی تا ڕادێک نەشارەزای قیاداتی خۆشمانی تێدا بوو تەنها ئەعتیمادیان کردووە سەر شای ئێرانیش ئەو ڕۆڵی ئێستا تورکیا بەرامبەر کورد دەبینی هەمان ئەو ڕۆڵی دەبینی ئەوی پیرگوتری سیاسەت الاحتیوا ئەو ڕازی نەبوو شۆڕشی کورد عیلاقاتێکی دووەلی گەورە وەرگری لە باوش خۆی وەرگرت وتی ئێوە جیهان هەر ئیشەکتان بە شۆڕشی کورد هەبوو لە ڕێی من زۆر خراپە شۆڕشی کورد خۆی وا گزارش بکە لە ڕێی دەوڵەتێکی ئیقلیمی کە پەیوەندیەکانی لەگەر جیهان وەکو ئێستای سەرکردایەت کورد هەمان هەڵە دووبارە دەکاتەوە کە ئەوجارە تورکیای کردیە بۆیە بۆ دەرەجەی ئەمریکا بەرپرس نەبوو بەڵام گۆڕانکاریەکی زۆر گەورە لە دوای نەمانی جەنجی سارد ڕوخانی یەکێتی سۆڤێتی لە سیاسەتی ئەمریکا بەرامبەر کورد بەدی دەکرێت تا حەدی ترامپ لە ترامپ جارشکە
دەگرێتەوە سەر سیاسەتە تەقلیدەکەی لە دوای مەبدەئی مۆنڕۆ. مامۆستا دروستکردنی بڕیار خۆ دەزانی کۆمەڵێک مؤسسەی گرنگە. ئەنی ئەو وڵاتانەی کە کۆنە دەستورەکان تقریبان نزیک لە هاوشێوەی دامەزراندنی وە خۆی ماوە ئەمریکا. یعنی ئایا بەنسبەت ناوچەکان سیاست لە ئەمریکا دروستکرا وەک ئەوەی زۆر جان نێوەندە ڕۆشنبیرەکانی خۆمان باز دەکەی بابە ئێمە هەر شتێک بکەین ئەوە داڕێژراوە لەسەر ینی هیچ گۆڕانکاری ئێمە ناتوانین هیچ کاریگەریەکە بێ ینی وەک ئەجەل و نسیبە بە قسمەت شێ بێوانە وایە لە ئەمریکا دەزانین چۆنە ئەوە سەدەی 20 ئەگەر تۆزێک ئەو ڕەئیە ڕاستبی ینی کە داڕژراوە و دەوری مخابرات تێیدا گرنگ بووە سەدەی 20 زۆر جدایە سەدەی تینگتانکە سەدەی دروستبوونی سیاسەتە بە شێوەیەکی لامەرکەزی ئاتەن وایە بە شێوەی لامەرکەزی دروستەبی بە شێوەی مرکزی جێبەجێ دەکری ینی ئەوەی کە دەرێت داڕژرایە ئەوە وەکوی دەژێر کاریگەری عقلێتی مخابراتی بەداخوا سەرکردایەتی ئێمەی کورد عین بەو ڕوانگەی سەیری جیهانی کرد بۆیەوە شکستی هینە سەرکەوتو نەبوو نەیتوانی هەمە هەنجێک لە بینی ئاستی حرەکەی کوردی و جیهان ڕێگە بخا بە خۆت زانی ئێستا گەیشتنە ئەو ڕادێ ئەمریکا خۆی لە 5 لاوە یعنی لە 5 سەرچاوی ئەساسی ڕسمی سیاسی خارجی دەکرێت لە هەمیان گرنگتر تینگ تانکەکانە ڕاندا بروکنزا فۆرن ریلیشنە کلینتۆ ینی مەجموعەتی وایە زۆرە زیاتر لە 30 هەتا 50 دام و دەستگای بەڵام 5یان زۆر گرنگن مەجلیسی ئەمنی قەومی تەسیری هەیە لە سیاسی خارجی وەزارەتی خارجی بەخۆی ڕیاسەی جەمهوریە کۆنگرێسە لزنەک لە کۆنگرێسی لزنەی عیلاقاتی خارجی و جاروێ وەزارەتی دیفاع زۆر لا هەیە یعنی حتا وەزارەتی ناوخۆ جاروێ تەسیری هەیە بەڵام ئەساسیەکانی ئەوەیە دیراساتە و دەتوانی بەڵام ڕاستی ترامپ زۆر ئیلتیزامی بەو وەکوبرێ ئەو ڕێڕەوە نەدەکرد ڕاستە دەستوری ئەمریکا ئەگەڕێت نەم کەمە 8 مادەیەک ئەنیگەم بەس فەرعەکانی زۆرە دەسەڵاتە چی لە بۆ دیاریکردیا ڕئیس دەتوانی ئیشی خۆی بکە و لەوانی دوای مەسلحات و بەپێی هەندێک مەبادیش لەوانی دوای بینی زیاتر وردەکاریەکان و چۆنێتی و ئاراستەکردن بەڵام هەڵبژاردنەکانی ڕابردووی ئەمریکا زۆرترین گفتوگۆی بەدوای خۆی داینە یەک بازرگانێک کە کەم سەرودەری دەگەر بارودۆخی سیاسیە بووە بەرامبەر هیلاری کلینتۆن و ڕێژەی دەنگی هیلاری زۆر زیاتر بوو بەڵام بۆ سیستەمە هەڵبژاردنەوە بوو 2000 ترامپ شانسی بردنەوەی بارودۆخەکەی هەبوو هەڵبژاردنەکانی بوو بە سەرۆک لەو نێوەندەدا ئێمای کورد کاتێکمان دەزانی بازدەوە دەکرا کاندیدی کورد یعنی وا ناسرا بەخۆش چەند بەرنامەیەشکە بینیومە ئاماژە بۆ بارودۆخە دەکەی کوێی ئەو بارودۆخی ئێمە هەڵە بوو تەعاملمان چۆن هەرچکەوتمان چۆن بوو لەگەڵ بارودۆخی هەڵبژاردننی پێشووتر بۆ ئێستاش دێنینەوە دەمەوێت بۆ ڕابردوو بگەڕینەوە بۆ ئەوەی ئێستا بزانین کامیان باشترە ینی هەشا ڕئیشکە هێدرێ لە ئەمریکا داڕژاوە ڕئیس هیچ دەوری نییە یان جاروەیە مؤسسەک دەرێن هەیە ئەمیقەیە یان خەفیە ڕاست نییە ئەو شتانە دەوڵەتی ئەمریکا بە مؤسساتی وازح و ڕوون ئیش دەکا دۆمێنێک هەیە لە بۆ ڕئیس ڕاستە دەستور دیاری کردیا عروف دیاری کردیا مەسلحەتی دەوڵە ئەی بدەی پێ دەگوترێ مەبادی ئەمنی قەومی کۆمەڵێک ئەوانە قاوەغەچی دانایە بەڵام مەجالە چێ لە بۆ ڕئیس سیاسەت بۆی ڕئیسەکان هەریەکە سیاسەتەکی جودای هەبوو بەڵام ئەوەی زۆر جیاوازە لە هەموو ڕئیسەکانی ئەو سەردەما ترامپ بوو کاتی کە منافەسە بوو دەستگای ستاندەر لە توێژینەوەکەی کلینتۆنی پێ باشتر بوو ئەگەر دەربچی بەڵام من بە چای خۆم بینیم لە دەستگای ڕوودا و کە دەستگایەکی بەقووەتە و ینی ئینکار ناکرێ بەڵام خراپ بە هەڵە داچوو بوون پێدەچوت تەمسیلی وجهە نەزەری دەسەڵاتی کردبی کە ترامپ دەرچوو لەسەر شاشە نووسی کاندیدەکەی کورد دەرچوو بەڵام دوایی دەرکەوت کە زۆر خراپ بە هەڵە داچوینە ترامپ نەکاندیدی کووردە ئەسڵەن لە قەزیی کوردیش نەگەیشتەوە 4 ساڵی تێپەڕان و زۆر فترەی زۆر خەتەر بووە من زۆر مەترسیم هەبوو لەو 4 ساڵی چکە لە ینی فەهمی نەبوو لە بۆ قەزی کورد لە خلالی ئەوەی کە ناوی لە کورد نابوو کورد میلەتەکی ترسنەوەکە ئەو نەیدەزانی دەوڵەتی نییە
دەیگوت بەرامبەر عێراق هەر هەڵدێ بەرامبەر سووریا هەر هەڵدێ بەرامبەر تورکیا هەر هەڵدێ ئەو وەی دەزانی ئێمەش خاوەن دەوڵەتە چین بۆ هەربین یعنی ئەوە ینی فەهمی قەزی کوردی نەبوو ئێستا و ڕاستی لاوازی دیبلۆماسیەتی کوردیش یعنی تو ئەگەر 50 میلیۆن دلار سەرفکەی لە بۆ دیدنی ترامپی دیدنیی ڕوحی دیبلۆماسی ئەی پێ دەگوترێ مەساڵح مشتەرەکە دروست نابێت چونکە ترامپ ڕەنگە نازانی ئەوە لە بۆچیە ئیشەکی نییە تەنها فترەی دانایە بە هۆی ئەو پارە و ئەو قیمەتەی لە بۆ دیدنی ئەوە یعنی بەس مامۆستا تعبیرە ڕاگەاندنێک کە شتێکی وا بنووسێت لە سیاست یان فەوزە ڕاگەاندن ئەو بابەتە ینی ڕنگدانەوەی چێ بێ ینی دەبێ ئەو ئارەستانە لە چی وەرگرت بێ کە ترامپ بە کاندیدی کورد ئەژمار بکرێت وڵای هەندێکی ئەوەیە کە وەکوبری ڕێکلامەکی زۆر لە بۆ سەرکردایەتی کورد دەکەن ئەو خەناتانە لە حەد بەدەر و جاریش وایە وەکوبری ئەوی بردی توێژینەوەکانیان زۆر لاوازە تاوان بەگشتی کورد ئاستی دیبلۆماسی و ئاستی توێژینەوەی زۆر لاوازە ئێستا ینی دەستبین هەنگاوەکانی سەرکردایەتی لە ڕیفراندۆم بینیمان لە ئابووری سربەخۆ لە وەکوبری بەراورد لە نێوان پاڵپشتی دووەلی و پاڵپشتی ئیقلیمی لە دەرکردنی عێراق لە بەندی حەول لە هەمووان دیتمان وتە نەزەری سەرکردایەتی کورد زۆر لاوازە پرسیارەکەوا داڕێژین مامۆستا تۆزێک پێش پرسیاری ئایندەمان بوو بەس دەواازت کردەوە بچین بۆ سەر ئەو باسە دیبلۆماسیەتی کورد بۆ بە تایبەتی بۆ سەر چەند قۆناغێک ئەزمموی یەکەم شکست گوتمان لەگەڵ ئەمریکا بۆ قۆناغەکانی 91 بۆ 2023 و 2023 تا پرۆسی ئازادی ئەمە کیانێک بووین سوودی لەو ئەزممونە وەرنەگرت دیبلۆماسیەتی خۆی بەراورد لە 61 بۆ 75 بەرەو کوێ برد و 2000 ئەزمموی نێوەندەکەی 91 بۆ 2023 و وجودی ئەمریکای 2023 زیاتر لە ناوچەکە ینی گەشتە کوێ لە قۆناغانە ئەمەخو باسم کرد چکە قیادەکانمان ئینتازی سەردەمی سەدەی بیستن سەدەی بیستیەک بەداخەوە کۆمەڵگەی کوردی نەیتوانی ئینتازی سەرکردایەتی نوێ بکە ئەوانە زۆر متەئاسیرن بە علاقاتی دووەلی ئەو سەردەم کە جەنجی سار بوو مخابراتە بوو مؤامراتەوە ئەوی پێ دەگوترێ نەزەری مؤامر بۆیە بینای حکوومەتی هەرێم بینای دەسەڵاتی خۆیان لەسەر ئەو ئەساسە کرد بۆیە زۆربەی شەخصە بە قووەتەکان لە هەواڵگری و لە مخابراتی کوردستان ناتوانن گۆڕانکاری لە ئەزمموی خۆیان زۆر سەرکردا بوو لە خۆناغێک بەڵام سەرکردایەتی ئەوەیە بە پێی سەردەمەکەی هەڵ بکە گۆڕانکاری ینی فرسکیان بۆ بارودۆخەوە گرت و گۆڕانکاری زۆر مەسەڵەن هەندێکیان هەبوو بە قووەت بوون وەفاتیان کردنەمان ئێستا ئەگەر ورد بینەوە نووسەکە ئەو کاتێک کە قەراری 688 دەردەچی لەسەر عێراق ئەو کاتی مفاوەزات دەکەن ئەو کاتی کە وەکوبری مجتەمەعی دووەلی ڕوو لە کوردەکە ئەو کاتی براکوژی دەکەن و ئەو دەوڵەتی دەینەوە ینی گورزی گەورەیان لە وەکوبری پێگەی کوردستاندایە ئەو کاتێک کە کوردستان زۆر گەشە دەکرێت مادەی 140 بجێڕنەوە سەرکردایەتی کورد مانع دەبێ عێراق چەند فیدرالی بی ئەوەی دەزانی کە تەنها کوردستان و عێراق فیدرالی بی باشە یعنی دەرفەتی زۆر گەورە لەسەر نەبوونی معلومات لە کوردستان ڕۆیە خاڵەکی تریش گرنگە ینی هەرێمی کوردستان زۆر گەشەی کرد تەماشاکە لە عیلاقاتی دووەلی بینی هەرێم و دووەلی بینی دەوڵەت و دەوڵەت نارێت بۆ کام قۆناغم ئەمستا ئێستا باسەکە لە بۆ ئێستا وە لێی ڕەت بووین هەرێمی کوردستان کاتی خۆی لە چوارچەوەی ئینسانی تەعاملی لەگە کرا یەکەم عیلاقات پێشتر لە چارچەوەی ئینسانیش تەعاملی لەگە نەدەکرا بەس لە دوای یان لە سەرەتای سەدەی بیستوێکە گۆڕانکاری زۆر گەورە ڕوویدا هەرێمی کوردستان گەشت بووە یەکەم جار پەیوەندی لە چوارچەوەی ئینسانی بوو لە ئینسانی لە بۆ سیاسی زۆر قورسە گەیشتە ئەو قۆناغەش لە عیلاقاتی دووەلی لە سیاسی بەرەو قانونی لە بۆ هەرێمێک هەر زۆر قورسە گەیشتی گەشتە حەدی دەوڵەتداری گەیشت ینی قانونی یعنی وەکو هەرێمێکی قانونی لە دووەلی ئومەم متحیدا ئەم جارە گوێم لێ بوو بەڕێز کاک مەسعود بەخۆی چوو لە ئومەم متحیدا وتاری هەبوو یعنی ئەگەر سەرکردایەتی کورد عەقڵیەتێکی دووەلی و بەقووەتیان هەبوو دەکرا ئەو کاتی تەعامل لەگە دەولی بکەن وەکو ڕێکخراوی فەڵەستین ببنە ئەندامی چاودێر لە ئومەم متحیدەی نایان کرد ینی دەبوو چ بکەن لەو هەندە هەنگاو هەیە زۆر ئاسانە مەلەف هەیە
دەواازە هەیە لە ئەومەتەی قەرار هەیە یعنی ئەوانە محامی هەندە زەحمەتیش نییە خەریکەمان برین لە مەلەفەکەی ستاندەر ئەوانەی هەموو تێدایە یعنی دەیتوانی بیکە ئەو جارە هەنگاوشی زۆر گەورەترە خەڵکی مە ئاگای لێ نیە مستحیلە هەرێم بتوانی تعاملی عسکەری لەگە دووەلی بکە هەرێمی کوردستان گەیشتە ئەو ڕادەش هەموو دەوڵەتانی دنیا یارمەتی عسکەریان بە ئاشکرا یعنی بە نهێنی جاروێش تەک دەبی ئەویش ڕەنگە دەوڵەت خۆی لێ نەکاتە ساحب هەرێمی کوردستان لە ڕێ عێراقیش ڕاستەوخۆ یارمەتی تەواو یعنی گەیشتە ڕادەیەکی زۆر زۆر گەورە بەڵام سەرکردایەتیمان ئەمن نازان نارێم دڵسۆز نەبووینە بەس زۆر نەشارەزا بوون چۆن بتوانن ئەو پێگەی ڕاکن تەمان تورکیا ئەو نەزەریەی کە ئەو کاتی لە کتێبەکەی عمق استراتیجی نەزەری احتیوای بەرپا کرد تعاملی لەگە کوردستان کرد تعاملەکەی زۆر ژەهرایی بوو لە پێناوی احتیوای بکە لێ نەگەڕێ ئەو تعاملەکە ئەو ئاستە بەرزا وەکو شانشای ئێران کاتی خۆی باوشەکی لێوە بگری و برێ ئەمن یارمەتیت دەدەم شتی نهێنی تریش هەیە ئەی مجتەمەعی دووەلی ئێوە هەر ئیشێکتان هەبوو بە هەرێمی کوردستان لە ڕێی من ئەم دەوڵەتم ئەوان دەوڵەت نینە هەرێمی کوردستان بەهۆی قایل بوو دەبوابی برێ ئەمن لە وجودم لە شەرق الئەوسەط وجودێکە مەسلحەتی ئێوە دەپارێزم ئەی جیان و مەسلحەتی ناوچەکەش دەپارێزم یعنی وەکو برێ بە مەسئولیەت ئیش بکە ئەوەی پێ نەکرا بە خێرایی چەقی و دابەزی و ئێستا بەڕاستی لە قۆناغێکی زۆر خەتەرە و ئەگەر ترامپ ئەو جارش دەربچیتن ئەمە زۆر مەترسیم لە چارەنووسی کوردستان دێنە سەر ئەوەی کورد چۆن تعاملی لەگەڵ ئەو جارەی هەڵبژار ناکار کرد بەس باسێک گرینگە سیستەمی ئێستای نوێی جیهان لە دوای جەنگی سارد و تاکزەمسەری ئێستا هەز دەکەی و بەتایبەت گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دوای بەهاری عەرەبی و ئەو گۆڕانکاریانەی کە ڕوویدا شقلێک لە جەمسەری تر نەک هاوتا خەریکە دروست بێ یان ڕۆڵی ئەوانە چی یان قسەکردنی ئەمریکا ڕاستکشانەوەی لە ناوچەکە بە بڕیارێ قسەیەکی تەلەفۆنی ئەوەی بۆتن باز دەکەن زۆر جە قەراری دەدا بە پەیوەندیەکی تەلەفۆنی دەگرت ئێمە بچینە دەرەوە هەنگاوی بەرامبەر چوونە دەرەوەش نییە هیچ بەدیلێک نییە و خۆشیان باز دەکەن و کەم و کوڕێکان ئەوە بچووکە ئەمریکا هەم هەردەم بژاردەی هەیە بۆ تینکتانکانەی جەنابەت باز دەکەین چۆن توانیمان لەگە ئەو قوتبانێکەوە ئێستا و بە تایبەتی سین و ڕووسیا و هاتن و لە ناوچەی کورد و هەرێم کورد و جیهان کورد و ئەو بارودۆخە نوێی جیهان خۆی لە بەرچێم درمە ئەو 4 ساڵی ڕەت بە زۆر مەترسی بوو بەڵام خۆشبەختانە عێراق بەو دەرەجەی دژمنکاری لەگە کورد نییە هەر دەرفەتەکی بقۆزتەوە و هێرشی بکات سەر تو ڕئیس جەمهورت کوردە وەزیر خارجیت کوردە ئەندامی چاڵاک تێ لە پەرلەمان باش بوو ئەو قۆناغە ڕەت کرا بەڵام 4 ساڵی بەڕاستی زۆر مەترسیدار بوو تورکیا زۆری ئیستیقلال کرد گورزی گەورەی وەشان لە حرەکەی کوردی لە هەموو پارچەکان و بە تایبەتی لە هەرێمی کوردستان هێزەکی زۆری هێنایتە هەرێمی کوردستان و ناکشێتەوە و لە بۆ تێکدانی هەرێمە ڕائەیان دەبێەوە ڕاستە دژی پەکەکەیە دژی هەموو حیزبەکانە بەڵام بە تایبەتیش هەرێم لە قیلالی تەرحەکانی دیارە مشکلەی ترامپ ئەوەیە ڕاستی ینی سیاسەتەکانی ئەی پێدەگوتری سیاسەتی پەی ینی چێ پارەی بدا باە ینی وەکو برەی ئێڕباکەک تێکشیوانیش خراپی ئێخستن نیزامی دوولی لە بوو تەماشا هەتا لە گوندێک لە شارێک کاتێک کە قانون نامینێ نیزام نامینێ ئەو عائیلە و ئەو ئینسانانە زەرە دەکەن کە پاڵپشتیان نییە ئەوەی کە عەشیرەتێکی هەیە ئەوەی کە بنەماڵێکی گەورەی هەیە لە بن نەبوونی قانون زەرە ناکە ئەی نیزامی دووەلی جوایە ترامپ کشانەوەی هێزەکانی لە جیهان یعنی ئەمە شتەشکە هەیە پێشەوەی جوان تەبیعەتی حرەکەی کوردی لە دوای سایکسپیۆکە وایە لە وەکبری لە پشێوی قازانجەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئارامی و لە ویفاقی ئیقلیمی زەرەریتی لە ئەوەی کە بری بە استراتیجیەتێکی جوان ئیش زەرەر دەکات برین عیلاقاتێکی دووەلی ستاندەر زەرەریتی و لە نیزامی دووەلیش ئەوە باز دەکەین بزانە حەساسە ئەو مۆزوع لە ناتەبایی لە شەرق الأوسط قازانجەکە بەس لە ناتەبایی دووەلی زەرەرێکی زۆر گەورەی واتە تێکچوونی نیزامی دووەلی لە شەرق الأوسط قازانجیتی بەس تێکچوونی نیزامی دووەلی لە سەئاستی جیهانی زەرەرێتی ترامپ ئەو تێکدانی کرد کشایەوە لە موئەسەساتی دوولی لێرە خیتابی کوردی یعنی ئێمە لەبەر سیدەرەن دیپلۆماسیەتی کورد زەرەرە
يعني بقوة نییە. بۆ نمونە سعودیە کە کاتە گفتوگۆ لەگە ئەمریکا دەکات دەزانی چ دەرێ مستەشاری هەیە رووسیا تورکیا دەوڵەتانی تر ئێمە نەمازانیە خیتابەکەی تایبەتە بە کورد کە برین ئەمریکا تۆ قازانجت زۆر زیاترە لەوەی کە مەسروفەی کەم دەدەیە سەحی عالەمیان فلان منەزەمەی دولی عالەمی داهاتت بۆ نمونە تەنها لە ئەلکترۆنات نێزگەی ساڵان 400 ملیاری قازانجە لەو دۆلاری کە لە عالەم دەگەڕێ وە پێی دۆمەین و ڕێنجەکەی ساڵانە ڕەنگە 100 ملیاری قازان بینی یعنی دقیق نیم لەو مۆزوعی بەس ینی دەزانم قازانجتی لە زۆر ئیشیت کە قازانجەکەی سەد قاتی ئەوەیە کە بڕە پارە دەداتە منەزەمی سەحی عالەمی یان ئومەم متحیدەیان دام و دەستگایەکی دوی یعنی ئەو خیتابی کوردیە دەبی وا بکە ئەمریکا بەقەدەر خۆی بەجێدەکەیان مهم ئەوەوە خیتابیتی چەندە بەجێدەکە لەبەرەوەی تا نەکشێتەوە چکە نیزان ینی کشانەوە ئەمریکا لە جیهان چ لە ڕووی دیبلۆماسی چ لە ڕووی عسکەری زەرەری میلەتانی هەژاریتی ئەجا هەر لە سەردەمی ترامپ بوو ئەو کشانەوانە وای کرد جەمسەرک پەیدابی ئێمە بەوازحی چۆن باسی ئیقلیمی و جیهانیمان کرد لە دوو جەمسەری و تاک جەمسەری هیچ شک و گومان نییە کە ئێمە لە تاک جەمسەری قازانجمانە لە دوو جەمسەری مەبدەعەکەیە لە دووەلی پێی دەگوترێت تەضحیەت الجزء من ئەجل الكل دائما ئەمە جزء بووین ئەوە فترەکە بووینە کول ئێمەش تورکیا ئەوەی کە دەرێم احتیوا یەک لەوانەش بوو دووبارە دەیویست ئەمە بکاتەوە جزء دێنی ئەو مەبادی ئەدووەلیانە لە بۆ قەزیەی کورد زۆر وردە ئەمە دەبی لە هەر لەسەر ئەوە ساسەش تێڕوانینمان هەبی ئەرێ بایدن باشترە یان ترامپ کەواتە زۆر ناشارەزان بووین لە تەعامل و ئیرادەدانی ئەو بارودۆخە وەک هەرێمیەکەش ئەو هەموو گۆڕانکاری لە دوای ینی با ببەسینەوە بۆ ئێرە ئێمە 2023 ئەو کیانە گەشتە ئەو ئاستەوە بە دواتری زیاتر پێشکەوت لەوانەیە بەشێکی بوونی سەر و کۆمار و ئەو هەرێم و بەو ئاراستەیە زۆر تەنسیقات لە بینی هەردوو لە ئێمە لە دوای پرۆسەوە وەک هەرێم چیمان لەدەستدا وە بە تایبەتی ئەو 680 جەرابەت باس کرد دەستکەوتێکی گەورە بوو وە دوای عێراق و دەرچوونی لەو بەندە ڕۆڵمان هەبوو هیچ یان کاتێک حەدەسەکە هەتوو ئێمەی ئاراستە کرد نەوەڵات سەرکردایەتی کورد دەورەی زۆر خراپی دین بە نەزانی ینی ئێمە وەزیریمان هەبوو وەزیر خارجی دەچوو چەک و سیلاحی لە بۆ عێراق دەکڕی ئەو سەرکردایەتی خۆمان عێراقی لە بەندی حەوت دەرهینە ئەسڵەن سێ حیزبی گەورەی کوردستان بەیانیان دەرکرد کە خۆشحاڵ بوون یعنی ڕۆژێک بە ڕۆژێکی تاریخیان نەنا کە عێراق لە بەندی حەوت دەرچوونی عێراق لە بەندی حەوت یعنی هەڵەبشانەوەی 65 بڕیار لەسەر عێراق یەک لەوانە بڕیاری 680 ینی ئەگە غەڵەت نەم 16مین بڕیاریان 7مین بڕیارە و بە معناوێ عێراق سیادەی کامیلی گەڕاوە سەر هەرێمی کوردستان ئەم سەرم سوڕمە سەرکردایەتی کورد ئەتوەگە هەر نیازی ڕفراندۆمە تا بوو لەبەرچی لەسەر لە کاتی ئەوەی کە عێراق لە بەندی حەوت بوو نەدەکرد چکە ناقصە سیادە بوو زۆر گونجاو بوو و مەلەفی کورد لە ئومەم متحیدەی بوو پێگەی کورد بە قووەت بوو عێراق سزای لەسەر بوو کە عێراق دەردەچی ئەو ئیشەی دەکە ینی نازانم وڵاوە ئینسان خۆشە سەرکردایەتی کورد جارێک جوابی ئەومان داتەوە ئەو لەبەرچی ئەوت کردێت بە هەر حاڵ ئەو هەنگاوانەی نا پێگەی کوردی زۆر لاواز کرد بەڵام ئێستاش بەنە شارەزایی بەردەوامە ینی کە دەرێت ترامپ کاندیدی کوردە فەرموو نەتیجەکەی چی لێدی یان ئەمن جێم لێ بوو سەرکردایەتی کورد گفتو لە پاش ڕفرانەوە گوتیان ئەمە ئیعادە نەزەر دەکەینەوە بە سیاسەت لەگە ئەمریکا دەوای بری ئیعادە نەزەر دەکەینەوە بە سیاسەتمان لەگە تورکیا یان لەگەر دەوڵەتانی ئێران یان نازم هەر دەوڵەتێکی کە خراپە لە بوو نەک لەگە ئەمریکا و ڕۆژ ئاوە چکەمە ئەو پاڵپشتەمان هەیە ینی کە دەگوترێ عێراق هەر نیازی هەبوو لەگە تورکیا بە تایبەتی ڕەنگە ئێرانیش کە کەرکک بوون ڕاستە ئەو هیچ شکوکومین بەڵام هەتا ئەو پاڵپشتە دووەلی هەبوو کەس نەیدەتوانی دەست لەبەوە هەتوو کاتەکە ئەوەی دەبڕی بەخۆت ئێوە معنایکی معنە ئەو لە قەدارێک کە بەخۆت لەسەری دەبڕیەوە 100 جاری ژوەمان سەرکردایەتی کورد دەستی دایتە من شارێکی ئەو لە قەداری دەبڕێتەوە بەخۆی وا بڕیەوەش هەیە دەرێ کاکە ئەنگۆ ئەو هەموو شتتان پێشبین هەموو پێشبینیەکانی مەحەللان ڕیفراندۆم مافێکی هەموو ئەو میلەتانەیە کە داگیرکراین بەڵام خەلەلی ڕیفراندۆمی ئەمە چ بوو جەنابەت بەوە ناساکە زوو وتت هەڵەیە تەقویتەکەی هەڵەیە قسە کرا ئەوەی من ئاگدار بم
کۆمەڵێک پارێزەری نێودەوڵەتی وە بە تایبەتی یەکێتی ئەوروپا قسەکردن و وە چەند ئیشێکش لە ئاسیزان کۆیەکان کرا گوێ نەگیرا ئەو توێژینەوانەی کردمان و بەوەی جەنابەت نانمان بەخۆم دەستگا وەرنەگیرا چ بوو هەڵەکە خۆی ڕێفراندۆم ماف نییە وەسیلەیە مافی چارەنووس حەقی هەموو میلەتێکە ئەو مافەش شەر نییە بە ڕێفراندۆم بە پێی ڕێککەوتن خە لەبەرچی کورد پێویستی بە ڕئیسێک لە ئەمریکا بەڕاستی فەهمی هەبووی سەنسە جۆ بایدن فەهمیە ترامپ نیتی جۆ بایدن مەلەفی کوردی لەدەست بووە جۆ بایدن تەڕۆحاتی هەیە لەسەر کورد و ئێستا کە دێتەوە جارچکە بەرنامەی دەبیتەوە زۆر جیای لەگەر ئەوەی ئەرێ پارەم بدێ و ئیش بکە آخر کورد پارەی لە چێ فەقیری 50 میلیۆنی بدا بەس لە بۆ دانیشتنك ئەری دەبی لە بۆ قەرارەکی چەندام تورکیا 100 ملیاری دایە لە بۆ هەڵوێستەکەی لێکڕی لە بۆ ئەفرین مەسەلەن بەڵام کورد لە چێ بینی ئەو شتەین پێی ناکری دەبی بگەڕێتەوە سەر مەبادی ئەخلاقی زەنجێت کە باسی دیپلۆماسی کوردن ڕەخنەتی توندیشم لە مستەشار و ئەوانەی لە دەسەڵات نزیکن بەداخەوە شتی ڕاستیان پێ نەگوتن ئەم زۆر زاردەیان بینم دەن باشە ئێوە نەتانزانی ڕیفراندۆم وا نابی عیلاقە لەگە ئەمریکا بەو شێوەی نابی شەرق لە ئەوسەد تێگەیشتنی شەرق لە ئەوسەد لە لای سەرکلاتی کورد هەڵا بوو دەرێ بەرێ وەڵا بەڵام ئەمە چ بکەین ئەمە گوتم بۆ پێتان گوتیان ئەمە نووسیتمانەوە لە یاداشتەکانمان دوایە بڵاوی ئەوکەی تو ئێستا بڕۆ پێ ئێمە ڕاستگۆ بووین بەڕاستیمان پێگوتن ڕیفراندۆم پێویستی بۆی هەبوو پشتیوانی نێودەوڵەتی هەبی بە تایبەتی ئەمریکا بە تایبەتی ئەو ڕئیسە لە سەردەمی ترامپ چۆن دەبی ئەو ئیشە بکرێت کاندیدەکەی خۆمان 150 خاتێک خاچی لێستاندینەوە ئەمریکای لەگەر بوو بەریتانیا لەگەر ینی ئەو هێرشی سا کوردستان ئەمریکا لەگەر بوو بەریتانیا لەگەر بوو ئێران لەگەر بوو تورکیا بە تایبەت زۆر لەگەر بوو و عێراقیش وە هیچ دەوڵەتێک نەبوو پێی خۆش نەبی هەموو ئەو دەوڵەتانی کە دەیانگۆ پاڵ پشتمانن هەشتا دەوڵات چ دەوڵەت هەر یەکەشتەجی بوو هەموو ئەو دەوڵەتانە دەستخۆشیان لە عبادی کرد کە ئەو ناوچانەی گرتەوە ئەگەر سەرۆکایەتی کورد سەرۆکایەتی هەرێم عینادی زیاتر بکردا بایە تەواوی کوردستانمان لەدەست وەلەوە ئێستاش تەواوی کوردستانمان لەدەستوە لەولایە تورکیا هاتیە لەولایە عێراق هاتیە لەولایە ئێران ئەو وەزعەکەمان ئەجا هەڵەکان گەلە زۆرە بەڕاستی بە ئەوەندەی لەوانەیە پرسێکی تر بێ بابەتێککە و بەتەرتە سەرت لەسەر بەڵام ئێستا لە نێوان دوو کاندید وە خۆت وتریەکیان ڕۆیای هەیە دنیابینی هەیە بایدنە یەکیان ترامپە و ئێمە دەتوانین کارتی بەهێز ئێمە هیچ شتێکەیە بەکاری بێنێن بۆ خۆناغانە یان ئەو هەردوو ئەڵپارانەوەی کە کامیان دەربچن و ئیشی ئێمە چیانە وڵا هەیە بەڵام پێشەوەی خاڵک گرنگە یعنی ئەوە نییە بایدن شارەزای قەزیەی کووردە کاتی خۆی مەلەفی کورد لەدەست بووە ئەو کاتی کە وەفدی کورد بە سەرۆکایەتی جەنابی کاک مەسعود دەستا ئەمریکا لەگەر ئۆباما قسە دەکا ئەجا ئەوەش خەڵەلەکەیە زۆربەی دانیشتنەکەیان بە قەزیەک کوشتیا ئەو وەقتا کە مەلەفەکە لە لای بایدنە ئەو قەزیەمان تایبەت لەگە بایدن بازەکرد قەزیەی تر چکە علاقاتی ئەمریکا بە کورد تەنها ئەوەندە نیە ئەوەی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆیەکانیش گرنگە بۆ نمونە تەئسیری ئەمریکا لەسەر ئومەم متحیدە تەئسیری ئەمریکا لەسەر ئیسرائیل لەسەر سعودیا لەسەر زۆر وڵاتی تر یعنی لە چەندین لاوە بە ناڕاستەوخۆ دووبارە تەئسیر لەسەر کورد دەکاتەوە دەبابی ئەوانەی کە عیلاقەی بە ئۆباما هەیە وەکو ڕئیس جەمهور ئەوە جەدوەلی دیپلۆماسی دەرفەتەکی زێڕین کە تو دەچی پیاوەکی وە دەبینی نبینی وەختەی زۆری پروژه ئەوش لە ئاخیر جواب داتەوە برێ وڵی ئەو مەلەفە عایدی من نیە مەلەفە عایدی ئەو یعنی وەکو برێ ئەوەی قسەچی دەکەن کابراایك بەسەر تابقەچی کە دوو هەتا ئاخیری چوو دوای گوتی وڵاوە ئێرە هەونیە و تا ئەوەی بەرامبەرمە یعنی نابی ها بۆ شێوازێک دیپلۆماسیەتی کوڕاستی دیپلۆماسیەتی ئەی پێی دەگوترێت تەخالف یعنی تەکولۆ یعنی زۆربەی جار بە عکسی ئیتیجار ڕوویە فەقیری هەمووشیان ویان زانیە خزمەت دەکەن ئەوی لە قورئان دەری یحسبون یصنعون الصنع یعنی ویان زانیە صنعک دەکەن ویان زانیە بەس کە نەشارەزا بووی خۆ نەشارەزا بوون هیچ عیبی تێدا نییە بەس دەبی مستەشاری چاکرد لە تەنیشت بی خۆی جاروێ سەرکردایەتی کورد نازانی مستەشاری چاچ بۆهۆی ئەو نەزرە حیزبیە تەسکا
وای لێ دەکەم مستەشارەکان چارە ئەو نەزرە تەسکەی وەرگن و داخراوبی کۆمەڵ خەڵکە بۆیە ناگای لە میلەتەکەی خۆی دەبی ناگای لە ساحەیە ناگای لە نەزم جێ لێ زۆر بێجار کە باسی سەرکردی کورد دەرێ والله من ئاگام نییە تەبەن ئەوە لە تاریخدا ئەو جۆرە سەرکردە و ئیمپراتۆر و پادشایانە بوو کە شکستی هینایە ئاگای لێ هیچ نەبووە لە پەناوی هەموو شتێک کرایە. ئێستا لە نێوان هەردووکان دیت هەم پێشبینیت بۆ ئەمی ئەو خوێندنەوە کامیان بە لەوەی نابی کورد و دڵبی هەمووی دەبی برێ بایدن ینی ترامپ بە نیزامەوە بە ئایدۆلۆجیاوە بە هەڵس و کەوتیەوە هیچی لە قازانجی کورد نییە هیچ دەچی بەڵام بایدن زۆر جای بەڵام ئەوە معنای ئەوە نییە بایدن کووردە و ڕاست سبەینی ئیش دەکە لەمە بەراوردەکە بەراوردەکی نسبی پێ انی دەکرێتەوە سەرسکەی خۆی تا ڕادەیەک دەزانین چۆن ئاخر دوو گۆڕانکاری ڕوویدا یەک پێگەی هەرێم لە دوای ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبر و دوای 16 ئۆکتۆبر زۆر لاواز بووە ئەجا ئەمریکاش لە سەرسکەی خۆی خەریکە بێت ڕاستیەکەت پێ برێم ترامپ ویستیتی مەسلحەتی ئەمریکا بە تەنها و مەبادی و ئەخلاق و سیاسی ئەوانەی بەلادایە ئەمە لەوەی زەرەرمان لەوەشمان زەرەرە بە تەنها مەسلحەت بی ئێمە لە چارچەوەی مەسلحەت و معادلەی مەسلحەت ضعیفین زۆر لە معادلەی ئەمریکی بەس کە دێتە سەر ئەخلاق و مەبادی و قانونی دوێلی تا ڕادەیەکەی ڕەنگە بایدن تا ڕادەیەک ئەمریکا بینتەوە سەر ئەوەی بە معنە زروفی دووەلیمان بڕک باش دەبێت بەس زروفی زاتیمان پێویستی بە گۆڕانکاری هەیە سەرکردایەتی کورد بریا ئەو وەکو بری ئەو ویجدانی هەبوایە برێ تا ئێستا من ئەوم هینایە خزمەتەکەم کردی و غەڵەتی زۆر جارە نەوەی خەرچێکی ترە ئەنی ئەمە دیتمان سەرۆک وەزیران هەیە بۆ نمونە خەڵکەی زۆر باسیەوەی دەکە بەرهەم ساڵە ئەو کاتی وازم یەکێتی بیان نە ئەمە بەستم ئەوەی نیە دو ساڵ بەڕاستی خزمەتی کردی زانیتی ئیش بکە مدیر عامیدکەمان هەیە وەزیرمان هەیە مەسەڵەن کاک نێچیرمان هەیە ڕەنگە لە هەندە ڕوان فەشەلوی بەڵام یەک لەوانە لە ڕووی دیبلۆماسی تا ڕادەیەک شتێکی باشتر بۆ لەوانتر یعنی ئەوانەمان هەیە دەتوانین لیان بژار دەبکەین لەناو کورد خەڵکی تری باشمان هەیە لە بێلایەن هەیتمان دەتوانن ئەوانە ئیشی باش بکەن و هەرێمی کوردستان لە ڕووی زاتیەوە جارشکە بقوت بۆ جیهان چی لێ دێ ینی لە کۆتایی بەرنامەکەین ئەگەر ترامپ دەربچێ ئەگە ترامپ پەرچی دیسان تەوەتورێکی زۆر لە ناوچەکەوان دەبی قەراری مفاجعات دەبی ڕەنگە عملیاتی عسکەری ئەوی دەرێن قەوی یەکول الضعیف قەوی بەسە زعیفدا دەبی هەرێمی کوردستان لە مەترسیدا دەبی ڕۆژ ئاوا لە مەترسیدا دەبی مەسڵەن ئەوانەی کە کوتلەی دووەلی گەورنە غەدر لە کوتلە گچکەکان دەکەن مەسڵەن ئازەربایجان هاو پەیمانیی لەگە تورکیا ئەوەی ئەرمینیا بە تەنها هەمایتەوە هێرشیان دەکەن یعنی ئەوانە زۆر دەبی بەڵام ئەگە بایدن بێ بەڕێی من ئەو وەزعانە تا ڕادەیەک چارەسەر دەبی وە کوردیش هەناسەیەک وەردەگری جارشکە زەمانە تشکریتەوە بەڵام بەو مەرجەی بە عەقلانی ئیش بکری. سوپاس بۆ دەرفەتە چاوەڕێی هەڵبژاردنەکانی لە سەروبەند و چاوەڕێی دەرەنجامەکانی هەڵبژاردننی ئەمریکاین و تا پرسێکی تر لە دەستگای ستاندەر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ. سوپاس دەستان خۆش.